پێش کوژرانی ڕۆژنامەنووسەکەی کەناڵی ئەلجەزیرە چی لە وەسیەتنامەکەیدا لەبارەی غەزەوە نووسی بوو. ئەمڕۆ پێشەوەی جیهان بە هەواڵە جۆرە و جۆرەکان بچەنرێت کەناڵی جەزیرە ڕایگەیاند لە بردومانێکی ئیسرائیل بۆ سەر یەکێک لە کەمپەکانی غەزە لە نزیک نەخۆشخانەی شیفا 5 ڕۆژنامەنووسیان کە لە چادرێکی تایبەت بەو کەناڵەدا بوون کوژراون کە پێکهاتوون لە ئەنەس ئەلشەریف، محەممەد قرەی، ئیبراهیم زاهیر، مؤمن عەلیوا و محەممەد نەوفەل. ئارزوو دووە بە دوێ هێرشەکە سوپای ئیسرائیل بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆ گرت و ڕایگەیاند. ئەنەس ئەلشەریف فەرماندەیەکی سەربازی حەماس بووە و خۆی وەک ڕۆژنامەنووسی کەناڵی ئەلجەزیرە نیشانداوە. ئەلشەریف بەرپرسیار بوو لە چەندین هێرشی موشەکی بۆ سەر ئیسرائیل و دەیان بەڵگەبوونیان هەیە کە پەیوەندی ناوبراو بە حەماسەوە دەسەلمێنێت. بەڵام جیاواز لەم هەواڵە و ڕاگەیاندراوی سوپای ئیسرائیل، وەسیەتنامەی ئەنەس ئەلشەریف زیاتر لە هەموو لایەنەکانی دیکەی ڕووداوەکە دەنگی دایەوە و بوو بە جێگەی باسوخواست. هاوڕێیەکی ئەنەس وەسیەتنامەکەی بڵاو کردوێتەوە ڕاگەیاندووە کە ئەنەس داوای کردووە کاتێک کە شەهید بوو ئەم وەسیەتنامەی بڵاو بکرێتەوە تاوەکو هەموو کەس بزانێت ئیسرائیل بە چ شێوەیەک غەزەی وێران کرد و ئێمەش چیمان بۆ گەل و دینەکەمان کرد. ئەنەس لەو وەسیەتنامەیەدا باس لە چەندین بابەت دەکات، هەر لە نزای خێرەوە بۆ هاوڵاتیەکانی و دەربڕینی دڵتەنگی بۆ بنەماڵەکەی تاوەکو سەختی و شەڵەمەکانی ژیان لە غەزە. ئەلشەریف لە وەسیەتنامەکەیدا باس لەوە دەکات ئەمە دووە وەسیەت و وەسیەتنامەی منە، پەیامی کۆتاییمە. ئەگەر ئەم قسانەی من گەیشتە دەستت بزانە ئیسرائیل سەرکەوتوو بووە لە کوشتنم و بێدەنگکردنی دەنگم. خدا دەزانێت کە هەر لەو کاتەوەی لە کەمپی پەنابەرانی جەبەلیە چاوم بە دنیا هەڵێنا هەموو هەوڵ و هێزم خستۆتە گەڕ و ئەوەی ببێتە پاڵپشت و دەنگ بۆ گەلەکەم. ئەلشەریف لە بەشێکی دیکەدا گرنگی بە گەیاندنی دەنگ و ڕاستیەکان دەدات و دەڵێت هەموو هیوای من ئەوە بوو کە خدا تەمەنم درێژ بکاتەوە تا لەگەڵ خێزان و ئازیزانم بگەڕێمەوە بۆ زێدی ڕەسەنی خۆمان کە ئەشقەلۆنی داگیرکرا و ئەلمەشدالە. بەڵام ویستی خدا باڵادەست بوو، حکومەکەی کۆتاییە. سەرەڕای ئەمەش هەرگیز درێغیم نەکردووە لە گەیاندنی ڕاستیەکان وەک خۆی بەبێ شێواندن و ساختەکردن. خدا شایەت بێت بەرامبەر ئەوانەی بێدەنگ بوون و کوشتنی ئێمەیان قبول کرد، هەروەها بەرامبەر ئەوانەی هەناسەیان ڕاگرت و دڵیان بە پاشماوەی منداڵ و ژنەکانمان نەجوڵاند و نەیانتوانی ئەو کۆمەڵکوژیە ڕابگرن کە زیاتر لە ساڵ و نیوەکە گەلەکەمان تووشی بووە. لە کۆتاییشدا دەڵێت فەڵەستین بە ئێوە دەسپێرم، گەوهرەکەی تاجی موسڵمانان و لێدانی دڵی هەموو مرۆڤێکی ئازاد لە دنیادا. ئامۆژگاریتان دەکەم کە بە سنووردارکردن بێدەنگ نەبن، پرت بن بەرەو ڕزگاری نیشتمان و گەلەکەمان تا خۆری کەرامەت و ئازادی بەسەر زێدی دەست بەسەرداگیرەوماندا بدرەوشێتەوە. خێزانەکەشم بە ئێوە دەسپێرم.